وەرێیان جەرێگێم هەڵ بدەڕن دەبا گیانم ڕزگار بێ سایار و ژێر ڕاخەری من هەرێ قوڕ و بەرد و دار بێ دەرد دلا من ڕەژێ ئەسمەر بۆ دمرد و مناسکە دولێبەر جایە لەسەر باڵای بەرزی تۆ لە دنیا بۆم دەربادەر ئەرێ دەربادەر. سڵاتان لەبێ بەڕێزان، خۆشحاڵم لە ڕاپەڕین فامیلیەوە لەگەڵتانم. ئەمڕۆ لە بەرنامەیەکی تایبەت لە پەیمانگای کۆمپیتەری ناحکومی لە قەڵادزێ لەگەڵتانین کە عوتەمین ساڵیادی خۆی ئەنجامەدات بە چەندین چالاکی جۆراجۆر، چالاکی و هونەری و کەلتوری و زانستی تێیدا ئەنجامەدرێت. لەگەڵمدا بن بۆ بینینی تەواوی چالاکیەکانی پەیمانگای زانستی کۆمپیتەری ناحکومی لە قەڵادزێ. وەرێیان جەرێگێم هەڵ بدەڕن زانن چی مێلا دڵدایە هایە هەمووی غام و حەزراتە منێ لە دووری لەیلایە. سڵاو لەبێ خاتون، تەندروست چۆنە باشی؟ خاتون پێم بڵێ مەشکە چیە چی لێ ناوەوە چۆن بەکارهاتوە دەزانین بۆ چ بەکاردا جارە؟ بەڵێ بۆ دروستکردنی دۆ بوو ماسی تێەکەن ئەبێ بە دۆ و دواتر ڕۆنەکەشی بەکاردێتەوە و ڕۆنەکەرە بەکاردێت. ئەمە پێستی حیوانە. بەڵێ ئێستا دوی لە ناوە؟ بەڵێ ئەرۆڵە لاانێ بوو بێتە دو ئەرۆڵە دەمێکە ڕایژێن و ئەرۆڵە ئەیژێنم. کەس نهاتوو دوێەکەی بخوات؟ ناوەڵی تا ئێستا کەس نەهاتووە ناوەڵە. مەمنون بەخێر بێ. لەژێر ڕەشماڵی کوردی و لە تەنیشت لە پشتەوە و لانکە و لێرە دەستار و لەگەڵ ئەم خاتونە جوانانە بە جلیبەرجی کوردیەوە هاتوین قساکەین لەسەر ئەم بابەتە کوردەواریانە. خاتونێکم لەگەڵا کە دانەیەک بە دەستی خۆی ئەم دەسارە واکاتەوە و شوردودا گەرمتێک خات سڵاو دەبێت. باشتر بۆ تۆش. ئەوە دەستارە لە قەدیم بۆ ئەوەی گەرمی پێ بکەن بە ئارت بەکاریان دەهێنا بە دوو کەس دەکرێم ئیشە ئەکێکیان گەرمەکەی تێ دەکەوە یەکێکیان دەستارەکە دەسۆڕێنێ. باشە هەتا بە پێی و کاتێکە گەرمەکە جوان ور دەبێت. بەڵێ بەڵێ لە بەردی کۆن دروستکراوە زۆر بەرتە بووە لەو شازە بووە کۆیان کرێتەوە وەکو شازی دەستار بەکاریان هێناوە. ئاشنایت هەبوو لەگەڵم دەستارەکە بۆ چ بەکار؟ بە قەدیمی باو باپیرانمان زۆر بەکاریان هێناوە ئێمەش لە ئێستادا دەگمەنە ئەو شتە کە بەکاری بێنی بە زۆری ینی ئەوە بۆ سەردەمی کۆم بووە. بەڵە پێشکەوتنی تەکنۆلۆژیا و پێشکەوتنی مرۆڤایەتی وای کرد کە ئێستا شتانە کەمتر بەکار بێن وانە بەڵام هەر ئەمە شتێکی کوردەواریە شتێکە با باپیرانمان بەکارنیەوە تا چەند گرنگە ڕێز لە بابەتانە بگرین. بەخێر بن سەرەتا زۆر گرنگە چونکە ئێمە ئامانجمان لە سازکردنی ئەم فیستیڤاڵش لەکەلانی کولتوریمان هەڵبژار بۆ ئەوی گەنجەکانمان خوێندکارەکانمان ئاشنا بکەین بە دابوونەریتە کوردەوارەکان و ئەو شتە فۆلکلۆریانە لە ناوماندا نەفەوتێت و بمێنێتەوە. خوێندکار هەبوو پێشتر ئاشنای نەبوو بەم شتانە بەڵام بەهۆی ئەم فیستیڤاڵەوە ئاشنا بێت؟ بەڵێ زۆربەی میوانەکانیش ئەوانەی کە تەمەنیان گەنجە پێشتر نیان دەزانی ئەم دەست و ئاوەنگەکە دەستاڕەکە نیان دەزانی کە بۆچی بەکاریان شقڵیان نەبینی بوو ئەمڕۆ لە فیستیڤاڵەکە ئاشنای بوون. بەخێر بن دەستیوەش خۆش بی بەردام بە لەشکردنتان و دەشتان ساڵ. دەرد دلا من ڕەژێ ئەسمەر بۆ دمرد و مناسکە دولێبەر جایە لەسەر باڵای بەرزی تۆ لە دنیا بۆم دەربادەر ئەرێ دەربادەر. وەرێیان جەرێگێم هەڵ بدەڕن بەدایابان و کوشتاری چەنێ جێژێوانمێ لەگەڵ کرێ بەرێ پەنێجارە و دووداری. بەڵێ خۆشەویستان وەک دەبینین بە چەندی چالاکی جۆرا دوێ بەشداریان کردووە. دەچمە لای خاتونە سڵاو دەبێت باش خاتووە بەچی چالاکێک بەشداریت کردووە؟
چالاکی هیدرولیکی لین روبوتا بە ئارەزوی خۆمان ئەیجوڵێنین و بۆنە لە داهاتوودا ئەو شتانی کە لە توانای مرۆڤ دانیە ئەمە کاراسانیمان بۆ دەکات بۆ ژیانی ڕۆژانەمان و بۆ نمونە کارەکەشی ئەوەیە شت بەرزەکاتەوە ئەیجوڵێنێ ئەو شوێنێ زۆر چاکە. ماگەر هاوکاری بکرێت لایەنی پەیوەندیدا دەتوانی ڕۆبەتێکی باشتر بۆ نەگەورەتر دەستمان ئەمە لێرەیە بۆ بەس بە نمونە هێنامانە بەڵام لە داهاتوە ئەتوانین جوانترین کاری لێ دروست بکەین ئامێر بەڵێ بەڵێ زۆر سپاس سڵاو بەخێربێن بەخێربێن سەرچاوە بەخێربێن بۆ حوتەمی فیستیڤاڵی زانستی و کولتوری پەیمانگا من سامان حەسان خوێندکاری قۆناغی سێم ئەو ساڵ بەشداریم کردووە لە دروستکردنی چاویلکەیەکی زیرەکە و چاویلکەی زیرەکە بۆ کەسی نابینا دەتوانێت سوودی لێ بینێت لە ڕێگای چەند ئامێرێکەوە ئاردینیۆ و ئالتراسۆنیک و ئەو بەزەڕانەوە لە یەکم داون کاتێک بربەستێک دێتە بەردەمی کەسی نابینا ئەو کاتی لە ڕێگەی و بەزەڕانەوە کەسی نابینا ئاگادار دەکاتەوە کە بربەستێک لە بەردەمی هەیە. لە جیهاندا شتێکی وا هەیە بۆ نەیان بەڵێ هەیە بەڵام چۆن دەڵێ ئێستا لێرەکانە بۆ مەشتێکی تازەیە بەستنەوەی و ئامێرانە بەیەکەوە و بەرنامە پێدانی لە هەر بۆ خۆمان بەرنامە پێداوە مەودایەکمان بۆ داناوە 45 سانتینە مەوداکەی دەتوانین کەم و زیادیش بکەین مەوداکەی بەخێر بابزانین خاتون سڵاو لەبێت سڵاتان لەبێت هاش خاتون تەنچۆنە باشی بەچی بەشداریم فستیڤالت کردووە بە پرۆجێکت بەشداریمان کردووە بەخێر بێن پرۆجێکتەکەمان بە ناوی ڤۆیس کۆنترۆل هۆمەوەیە و پارچەکانمان ناردوئینەوە لە ڕێگەی بلوتوزەوە ئیشی پێ دەکەین و هەڵیکەینەوە بەڵێ هەر کاتێکش لە ڕێگەی بلوتوزەوە ئیشمان پێکرد ناتوانین لە ڕێگەی پلاکەوە بیکوژێنینەوە. بە سمارت بۆکس واتە قاسەی زیرەکە قاسەیەکی زیرەکە کە ئاسایشی بەرزکراوەتەوە لەلایەن تەکنەلۆژیاوە ئەکە بە دوو ڕێگا کار دەکە یاخود چەند ڕێگایەکتر کار دەکە بەڵام ئێمە دوو ڕێگەمان لەسەرمە تاق کردوتەوە کە یەکەمیان پەنجەمۆرەکە لە ڕێگای بەسمەوە یاخود لە ڕێگەی مۆبایلێکی زیرەکەوە کە حازی پێ دەدرێت قاسەکە بکرێتەوە یاخود نەکرێتەوە لە مۆبایلی زیرەکەەوە ئینجا حازەکەت پێدا توانیت هەولێر سلێمانی لە هەر شوێنێکی ببێ قاسەکە کاتێکە نانەکەشەی نییە چکە ڕەتی مۆبایل زیرەکەەوە کراوە لەگە سیم هەسەڵێکی لەسەر لە ڕێگای سیم سڵاو لێبێت تا بەخێر بن زۆر بەخێر بن خواردنێک بەشداریم فستیڤالت کردووە خواردنێکی ئەو خواردنێکی ڕۆژهەڵاتیە ناوی ئاشا پێکاتوە لە برنج و معدەنووس و کەرەوز و شوید وە گۆشتاویشی لەگەڵا بەڵێ بەڵێ ئەوەیان بە ماستە فاسۆلێ تێدایە نوکیشی لە ناودایە و ئەمەشیان بێ ماستە و دواتریش کە خواردت ڕۆن و پیازی بەسەر ئاکەی زۆر بەتامە دەستەکان خۆش بێ. مادەکانی چی بوونەوەی ناوە؟ برنج و گۆشتاو و لەگەڵ معدەنووس و کەرەوز و شوید و فاسۆلیاشی لە ناوەیە فاسۆلیای سوور نۆکیشی لە ناودایە لەپەی قاوەیشی لە ناودایە زۆر بەخێر بن. هاتونێ بەچی بەشدارتان کردووە؟ بەخێر بێ سەرچاو وەڵام من ئەو ساڵ بە ساوەر بەشداریم کردووە بەڵێ ڕۆڵە ساوەری کوردیە بەڵێ بێ لە پەنۆ بەڵێ بەخێر بێ سەرچاو. ئێستا ساوار کەم دەخورێ وانییە لە ماڵەکاندا؟ وەڵاهی ئەو ڕۆوابزامە شتێک دەخورێ داوای دەکەم زۆر داواکاری زۆر لەسەرە. یاپراخی گەڵامێ ئەوە یاپراخی گەڵامێوە گەڵامێ بە ماست و شویتە ماست و شویت بەڵێ ئەوەش هەر یاپراخە بەس ئەوەیان کەرەسەیە کەرەسەی تێدا ئەوەیان بەڵێ پیاز و بانجان و شتانەیە. زۆر سپاس بەخێر بێن. لێرە خواردنی جۆراوترشەیە بۆ نەقوڕاویان داناوە گەر هاوکارم لەگەڵم دابێت و بتوانم وەریان بگرم پێم خۆشم خواردنیشتان بۆ بگوازمەوە. ئەمە بە چی بەشداری کردو خاتون؟ بە دۆڕۆم بەشداریم کردو خۆی لە کەشک و گەنم و لە کەشک و گەنم دروست دەکرێت کەشکەکان دەتوێنیتەوە لە ناو ئاودا و دواتر لەگەڵ گەنمەکە تێکەڵ دەکرێت و جوان دەکوڵێت بۆ دروستبوونی وڵای کاتێکی باشی دەوێت ئەرەوەڵە زۆر سپاس زۆر بەخێر بێت.
Amina
نەریتی کوردەواریمان بە هەمومان بە چەپڵەیەک پێشوازی بکەین لە کەژاوەی هاتنی بکوزاوە بۆ سەر ستەیج بفەرمونون چەپڵەکانتان ئەمە دەبانی خۆشەویست ئێستاش هەمومان بینەری سەمایەکی زومبار مەدەکراوە با بەڕێزان بفەرمونن.
losing your battle. Pick yourself up and dust yourself off and back in the saddle. You're on the front line, everyone's watching. You know it's serious, we're getting closer, this isn't over. The pressure's on, you feel it, but you got it all, believe it. When you fall, get up, oh, oh, and if you fall, get up, eh, eh. Samina, mina, sangarewa, 'cause this is Africa. Samina, mina, eh, eh, waka, waka, eh, eh. Samina, mina, sangarewa, this time for Africa. Time to shine, don't wait in line, y vamos por todo. People are raising their expectations. Go on, feed them, this is your moment, no hesitation. Today's your day, feel it. You pave the way, believe it. If you get down, get up, oh, oh. Samina, mina, eh, eh, waka, waka, eh, eh. Samina, mina, sangarewa, this time for Africa. This time for Africa. زۆر سپاس. بەڵێ لە درێژەی کار و چارەکانی فستیڤاڵی پەیمانگای ناحکومی کە بەردەوامە لێرە خاتونێ بەکاری دەستی بەشداری کردو. سڵاو لێ بخاتون ئەم کاتە باش بەخێر بێ زۆر سپاس سەلامەت بێ سپاس بەشداری کردو شتانێت چ لێرە تارس کردوون ئەوڕۆ بەکاری دەستی بەشداریم کردووە هەموو شتانەی کە ئەمن لێرە دامناوە بۆ فرۆشتنە تایبەت ئەو کارانەیە کە پێشتر لە کۆندا بەکار هاتون و ڕسایکلینگ لە ئیشەکاندا کردووە ناوەکانم پێ بڵێ بڵێ شتە بەم شێوازێ لەو شتانە دروست کراوە ئەوە ملوانکەی بە مێخەک دیزاینم کردو بە مرو و ئەبوو ئێکسواراتە و هەروەها ئەوەشیان دیسان ملوانکەیە بە مروی قەزوان و بە زەنگانە چندراوە زۆربەی بابەتەکانم بابەتی خۆت دروست کردوون یان لە ماڵەوە هاوکارتان هەمووی کاری دەستی خۆمە بەڵە زۆر سپاس بەخێر ساریان چۆنە گرانن هەرزان بەپێی ماندووبوونی خۆم و بەپێی ئەو کەرستانی کە تێدا بەکارم هێناوە زۆر سپاس بەخێر بێ خاتونم کاتت باش خێر بێ سەرچاو بەکاری دەستی مێخەکە و ملوانکێ و سێوە و مێخەک ڕێژمان کردووە بۆکۆی لە دەستدا ملوانکەیە چیە چۆن بەکاراتەوە پێشتر ئێستا لە چی موادێک دروست کردووە لە مروی شوشە و لە مێخەک دروستم کردووە بۆ سەر جلی کوردی ئافرەتان بەعام بەکاری دێنن هەیە بۆ ناو سیارە دروستی دەکەین بۆیان ئەمە پێشتر بەکاردێن ئێستاش بەکاردێنرێت بەکاردێ و لە زووشدا بەکار هاتوو ئێستا شەر بەکاردێت چیتر دێناوە جگە لەو مەخێکە مەدالیای سیارەم هێناوە ملوانکەیە هەناری سروشتیم هێناوە ئەو مەدالیای سیارەیە ئەوە هەناری سروشتیە هەنارەکە خۆم وشکم کردوتەوە و کونم کردووە لە بەهاردا بۆەوەی خراپ نەبێت مەها هەنار تازەگە دەگات ناوەکەی ڕقا هێناو مەمرون پێوە کردو بۆ سەر جلی کوردی بەعام منداڵ دەیبەن بۆ ناو سیارە دەیبەن My name is Berlin. I'm in Sana School. I'm in grade 3. And today we are talking about a volcano. Volcano is a mountain that have a big hole in the top, and which through lava sometimes come out. And what's lava? Lava is a very hot liquid rocks, and for making the volcano we need these things: vitamin C, coloring food, soda, and vinegar. And now let's make it. First we need vinegar.
vitamin C. Coloring food. And soda. Yeah. Now we make a volcano. Thank you very much. You're welcome. You're welcome. ئەم لافێت تا چەند بەردامە بێت ئەم ڕژانێم لافێ چۆن؟ ڕژانێم لافێت تا چەند بەردامە بەس ئێستا هەتاوەکو کاریگەری سۆ دەکەێتەوە دەبێت بەڵێ هەتا زیاتر سۆری تێکەی زیاتر ئەوەیە ڤیتامین سی ئەوەیانە بۆ زیاتر هەڵچنێتی و ئەوەشیان ڕەنگی خۆراکە بۆی نیشانی دیت چۆن ڕەنگە سوورەکە ئەو ئاگرە دێتە دەرەوە بەڵێ بەخێر بەنیاخوا بەڕێزان دەچینە لای ئەم خوێندکارە خۆشەویستانە من وەکو نەخۆشێک مامەڵیان لەگەڵەکەم بابزانەوەیان چم بۆ دەکەن سڵاوتان لێبێت کام دەبێتێ دکتۆرم هەتۆ باشە ناوچە باش کاک ئارمان ئێستا چ بۆ من دەکەی من نەخۆشم تاقیمی دەکەین تاقیمی دەکەین پەنجەکە پەنجە گەورەکە نایموادەکان شپێ بڵێ چم بۆ دەکەی باشە باش یەکەم جار تاقیمی دەکەین دواوی ئەو ستریپە ئەمەی چی ئەمە بۆ شەکرە بۆ شەکرە یەس ئازاری هەیە ئازاری نییە نەخێر ئازار نییە ئازاری نییە لانسێتەکە ئەو دەرزیە بای What's your name? من أحمد. Just right hand. Thank you. You're welcome. 80? 88? Yes, it's normal. Normal? Yes. Thank you very much. You're welcome. دەست خۆش زۆر سپاس دەستان خۆش بێت دەستان خۆش بێت سڵاو لێبێت سڵاو لەبێ زۆر سپاس بەخێر بێن بۆ حوتەمی فیسیڤاڵی پەیمانگاکەمان من خوێندکار هێلین قۆناغی چوارەمی پەیمانگام کە هەستاوم بە ئەنجامدانی چالێکێکی زانستی کە پێکاتۆ لە چالێکێکی ئایتی بهێنی خان باسی و چالاکیمان بۆ بکات چالاکی ئایتەکە چییە؟ چالێکێکی من گەیمە واتە یاری کە یاریکی کارەباییە کە لەلایەن داهێنەر ڕۆبەر بۆبەوە لە ساڵ 1953 یەکێک لە هاوڕەکانی داوای ئەوەی لێکرد کە یاریەک دروست بکات بۆ ئاهەنگی باخچە ئەمیش ئەم یاری دروست کرد و بەکارهێنەرێکی زۆرشی هەیە یاریەکە ئەم تەلەیە دەبێ بیگەینتە ئێرە بەبێ ئەوەی بە خۆ لە تەلەکە بدات تێدەگەی؟ ئەمە ملی وەرگرا تاقێکی نێوزای چۆرە دەست خۆش بی زۆر سپاس دەست خۆش سڵاو لێ بخات سڵاو بەخێر بێن بە خێراتنی کەناڵی ڕاپەڕیندەکەم چی بەشداریم فستیڤالت کردووە؟ وەڵی من بەژاریم کردووە لە بەشی زانستیەکەی خۆی دوو بەشە بەشی زانستی و بەشی کەلتوریە بەژاریم کردبوو لە هەردووکی یەکەمیان خوێندنەوەی پەندی پێشینانە دووەمیان بەشە زانستیەکەیە کە فیلم باسی و بەشێ بکە بەشی زانستەکە بەشی زانستەکە چێکە بەشدار تێدا کردووە؟ وەڵی پرۆژەکەی من بریتە لە فیلم سۆر سایتێک کە بە سیرکردنی فیلم دروستم کردووە لەبەرەوەی گەنجەکانمان لە ئێستادا زیاتر کاتەکانیان بە سیرکردنی فیلم و دراماوە بەسەر دەبن بۆیە ئەم وێبسایتم دروست کردووە سەلامەت بی بەخێر بێن زۆر سپاس
سڵاتانە بێت بەڕێزان خۆشحاڵم لە نزیکەوە چاوم بە و نووسەرەکەوت کە ماوەی مانگێک دەبێت کتێبێکی دەرکردووە دەمێ باسی کتێبەکەی خۆی بکات چیوای کردوەکەم ئەم کتێبە بنووسێت و باسی کار و چالێکیەکەم کات بۆ کەسانی کە خوێنەری ئەم خاتونە سڵاو لێبێ خاتونم کاتت باش سڵاو لە تۆش بەڕێزم بەخێربێن سەر چاوەکانم کتێبە بکە ئێمە چێ بەدەستەوە و چەند دەبێت کار لەسەرم کتێباکەی و کتێبەکەت ناوەڕۆکەی باسی چیەکات بەڕێزم من لە ساڵی هەشتاویەکەوە دەنووسم نووسەرم لە بواری چیرۆک دەنووسم شاریش دەنووسم جارجار بۆ خۆشی خۆم و ئەوانە لە ساڵی هەشتاویەکەوە بڕوا بکە بەهۆی باری سیاسی و وەزعی کوردستان نەمتوانیوە کتێب بە چاپ بگەێنم چەندەها چیرۆک و نووسینیشم ون بووە نەماوە کەوتاوە بەڵام ئەم ساڵ خۆشبەختانە یەکەم بەرهەمی کتێبم گەشتە دەستی خوێنەران بە ناوی بۆنی قاوە کە تقریبان مانجێک دەبێت دەرچوە نرخەکەی 500,000 و کتێبەکانیش 500 دانم چاپ کردووە لەبەرەوەی ئەرکی چاپکردنی لەسەر شانی خۆم بووە بازانین ئێستا خوێنەر چۆنە خەڵک دەخوێنێتەوە و کتێبەکەی تو تا ئێستا خوێنەریە بووە بۆنی قاوەش لە چێوە سەرچاوی گرتووە بەعام بەڕاستیت پێ بڵم خوێنەر کەمە ئەویش ناڵم ناخوێندنەوە جیلی ئێستا دەخوێنێتەوە بەڵام لەبەر سۆشیال میدیا تەماشا دەکات لە گوگڵ تەماشا دەکات لە فەیسبوک تەماشا دەکات برادەران شتی بۆ دەنێرن ئیدی خوێنەری کتێب کەمە بەڵام بڕوا بکە ئەوانە چێژی خوێندنەوەی کتێب نادەن چکە کتێب چێژێکی تایبەت بە خۆی هەیە من بڕوا دەکەی 45 ساڵە دەخوێنمەوە بەڵام ئێستا لە سۆشیال میدیاش دەخوێنەوە بەسەر ناگاتە کتێبەکەی ئەنجا خوێنەر بەڕاستی کەمە هۆکارەکانیشی ئەو شتانن مەبەست دەبوونی قاوە لە ناو کتێبەکەمدا چیرۆکێک هەیە چیرۆکێکەیە باز لە پیاوێکی پیر دەکە باز لە پیاوێکی پیر دەکات لە ژیانی ئەو پیاوە پیرەی لێرەدا باسی چایخانەیەک دەکەین ئەو پیاوە پیرەدا نیشتووە قاوەیەکی بۆ دێ ئیدی برایکی وەک تۆ بەڕێزیش نووسەرە بەرامبەری دانیشتۆ ئەوانە کاتێک قاوەکەی بۆ دێ زۆر بۆنی دەکات چێژ لە بۆنی قاوەکەی وەردەگرێت ئەنجا ئەو پیاوە دەبێتە جێگەی سەرسوڕمانی ئەو گەنجە نووسەرەی ئەو دەستێ بە هەرو کارێک بێ وردە وردە چیرۆکەکە تێیدا خۆی لێ نزیک دەکاتەوە کە خۆی لێ نزیک کردەوە باستی ژیانی لێ دەپرسێ کە تۆ حاڵت چییە و وەزعت چییە و چۆن دەژی و چ دەکەی و دەڵێ دێوە مەشاکل و ژیانمایە و دەڵە منداڵت نەخۆشە دەڵێ ناوەڕە جا ئەگەر بەڕێستانە کاتێک وە کتێبەتان خوێندەوە دەزانن ڕوونتر چیرۆکەکەتان بە ڕوونتر دەبێتە ئەو کەسانێک کە خوێنەری جەنابتن چاوەڕی بەرهەمی تر بکەن هەر زۆر بەڕاستی چکە من پێشەوە ئەو کتێبەی دەرکەم بۆ خۆم هینم هەبوو لە فەیسبوک چیرۆکانم دادەبەزان من 5,000 فرندم هەبوو بڕوا دەکەی هەتا بەشێکیانم دەنووسی چاوەڕێ بوون بە پەلە بۆ بەشەکانی دیکە بەوەرا دەمزانی کە بەڕاستی خوێنەر هەیە بۆ ئەو بابەتان سەرکەوتوی ئینشاڵڵا زۆر خۆشحاڵ بووم دەست و پەنجەت هەمیشە بەردەوام بێت هیوادارم زیاتر خزمەتی کتێبخانەی کوردەواری بکرد سڵاو مامۆستا زۆر سپاس بەخێر بێن ڕێزتان هەیە وەکو بەڕێبەری پەیمانگای ناحکومی پێم بڵێ چۆن بیرتان لەو فیستیڤالە کردەوە فیستیڤالە تەنها بۆ ئەم ساڵ ئەنجامتان داوە یان ساڵانی ڕابردوو شتان ئەنجام داوە و جیاوازیان فیستیڤالە لەگەڵ ساڵانی ڕابردوو چی بوو؟ دیارە ئێمە بەخێر بن ئێمە لە ساڕۆژی دامەزرانی پەیمانگای قەڵادزێی ناحکومی بۆ زانستەکانی کۆمپیتەر فیستیڤاڵی ساڵانە ئەنجام دەدەین ئەم فیستیڤاڵە لە دوو بەشی جیاواز پێک دێت بەشێکی بریتە لە لایەنی زانستی کە خوێندکاران هەڵدەسن بە ئامادەکردنی کۆمەڵێک پرۆژەی زانستی لە بواری زانستەکانی کۆمپیتەر و ئایتی و تەکنۆلۆژیای زانیاری و هەروەها بەشی دووەمیان بریتە لە چالاکیە کەلتوری و کەلەپوری و بابەتە هونەری و ئەدەبیەکان کە هەردوولایەن بێکەوە
کۆ دەکەینەوە ڕاستە پەیمانکەمان پەیمانگایەکی تەکنۆلۆژیا و سەردەمە بەڵام هەوڵمان داوە کە هەردوو بوارەکە هەردوو سێکتەرەکە بێکەوە ڕەونەقێکی جوانتر بە فیستیڤالەکە بدات دیارە ئامانجی ئێمە جگە لە دەرخستنی توانای زانستی خوێندکارانمان هەوڵێکی شە بۆ ئەوەی کە بەشداربوانی فیستیڤال ئاشنا بن بەو بابەتە کەلتوری و کە لە پوریانەی کە لە ناوچەی پشدەر هەیە ناوچەی پشدەر ناوچەیەکی دۆڵەمەندە لە بواری کەلتوری و فەرهەنگیدا بۆ ئێمە بەستمان بوو کە تەنها پرۆژەی خۆمان نمایش نەکرێن و بەشداروان نەیبینین بەڵکو ئەو فەرهەنگە کەڵەکە بووی کە لە بواری کەلتوردا هەیە خەڵک پێی ئاشنا بکرێت و بەڕاستی هەز دەکەین ڕێژەیەکی زۆر لە بەشداربوان ئامادەگیان هەیە بەجێگەی دڵخۆشی ئێمە سوپاسی هەموو ئەوانە دەکەین بەتایبەت کەناڵەکانی ڕاگەاندن کە هاوکار و هەماهنگ بوون لەگەڵمان ئاسام ساڵم فیستیڤالتان ڕێخست ساڵان ڕابتە ڕێخستن سەبرام ساڵ جیاوازی شتریە بوو دیارە ڕاستە ساڵانە دووبارە دەبێتەوە فیستیڤالەکە بەڵام هەموو شێوازێک لە فۆرم و لە شکل و شێوە و چالاکیەکاندا جیاوازی زۆر بەخۆیەوە دەبینێت بنمونە ئەم چاڵ کۆمەڵێک چالاکی ناوازەی کەلتوری تێدا بوو کە لە ساڵانی ڕابردوو نەکراوە بنمونە ژنگواستنەوە بە شێوازێکی نەریتی کۆنی کوردەواری نزیکەی 30 پرۆژە لە بواری ئایتی و تەکنۆلۆژیانی زانیاری کە لە نەک لە ئاستی پەیمانگا بەڵکو لە ئاستی زانکۆ گەورەکاندان بەڕاستی جێگەی دەستخۆشیە کە بۆ یەکەم جار لەسەر ئاستی پەیمانگان پرۆژەی ئاوا ئەنجام بدرێت چەند خوێندکاران دڵخۆش بن بۆم فیستیڤالە بەپێی فیدباکی و دەموچاو و هیلاک نەبوونیان کە چەند ڕۆژێکە بەردەوام لە کارکردندان لە فیستیڤالدا هەز بەوە دەکرێت جێگەی دڵخۆشین و پێیان خۆشە بەردەوامە و چالاکیانە هەبێت چونکە بەشێکی زۆری خوێندکاران تێدا سوودمەند دەبن و لە ڕێگەی ئەم چالاکیە زانستی و کەلتوریانەوە خوێندکار دەتوانێت خواستی خۆی یاخود ئەوەی کە دەیەوێت لە بواری بەهرەکانی خۆیدا تێدا نمایش بکات. بەڵێ ئازیزانی خۆشەویست بەم شەوازەش هاتینە کۆتایی ئەو بەرنامە لە ناو هونەر و ڕەشماڵ و زانست و زانیاریدا لە پەیمانگای کۆمپیتەری ناحکومی لە قەڵازێ کۆتایی یاد بە فیستیڤال تاوەکو بەرنامەیەکی تر و فیستیڤاڵێکی تر ماڵ ئاوا و خواتان لەگەڵ بێت.